لایەنگرانی موقتەدا سەدر بە دروشمێکی نوێ بۆ چاکسازی لە گۆڕەپانی حوریەت کە نزیک بارەگای عەمار حەکیمە کە بە ئەنجومەنی باڵای ئیسلامی و نزیک سەرۆکاتی کۆماری عێراقا خۆپیشاندانێکی ناڕەزایان بەرامبەر بە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن سازدا. داواکاریەکانی ئەمڕۆ لەم خۆپیشاندانە گۆڕینی کۆمسیۆنی باڵایە لە ڕووی یاسا و کەسایەتیەکانیەوە لەبەرەوەی ئەم کۆمسیۆنە حزبیە و ئەمە کۆسپێکە لە بەرامبەر گۆڕانکاری ئاشتی و دموکراسیانە لەسەر سندوقی دەنگدانەکان. لەم خۆپیشاندانەدا جەماوەر و لایەنگرانی سەدر داوای چاکسازی و گۆڕانکاری حکوومەت دەکەن، بەڵام وەک بەرچاوە ئەم جاریان جەماوەرانی سەدر لە جارانی پێشوو کەمتر بوون بەهۆی ئەوەی کە تاکو ئێستا هیچ گۆڕانکاریەک نەکراوە و جەماوەرانیش بەبێ ئومێدی مانەتەوە، بەڵام لە کۆتایی دەڵێن ئەبێ کۆمسیۆنی باڵا بگۆڕدرێت. داوا دەکەین کۆمسیۆن بێلایەن بێ ئەگەر دکتۆر عەبادی لە چاکسازیەکاندا ڕاستگۆبی دەبی لە خۆیەوە دەست پێ بکات و لە حزبی داوا واز بهێنێ. کۆمسیۆنێکی بێلایەن دەخوازین سەیری حزبەکان نەکات و حزبەکانیش پارەیان پێ نەدەن. دەمانەوەی کۆمسیۆنێکی ڕۆنەما بێ و لەلایەن گەلەوە هەڵبژێردرا بێت. داواکاریەکە ڕۆن و ئاشکرایە ڕێبەرایەتی سەرۆکاتی موقتەدا سەدر ئێستاکە ڕاستەخۆ لە گۆڕەپانەکەدان و داوای گۆڕانی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردن دەکەن. ئێمە ئەمڕۆ بۆ پرۆژەی چاکسازی دەرچوین وەقت لە خۆپیشاندان ماندوو بێزار نابین. لەو کاتەی کە کۆمسیۆنی باڵا خەریکی خۆ ئامادەکردنە بۆ هەڵبژاردننی داهاتووی ئەنجومەنی پارێزگایەکان، جەماوەر و لایەنگرانی سەدر داوای هەڵەشانەوە و گۆڕانکاری کۆمسیۆن دەکەن. ناوەڕۆکەکەشی وەک داواکاریە سیاسیەکانە کە هەڵبژاردن بەدوا بکەوێ، گەر بەدواش نەکەوێ دروشمی چاکسازی و ڕکلامی پارتە سیاسیەکان لە ڕێگای ئەم جۆرە خۆپیشاندانانە تێکەڵ بە یەک بوونەتەوە. لە بەغدا و نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.